تخوا چه عاقڵێک ڕۆژی وەفاتی باوکی یا دایکی دەکاتە ڕۆژی ئاهەنگگێڕان. چێ ئەوە دەکات؟ تۆ کە باوکت وەفات کات، دایکت وەفات کە، کوڕێکت وەفات کە، لە ڕۆژێکدا ساڵانە نای ئەو ڕۆژە بکەیتە ڕۆژی ئاهەنگگێڕان. عجبن ئێستا ڕۆژی وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کردوتانە بە ڕۆژی ئاهەنگگێڕان. هەر یەکێک لەوانە کە ئاهەنگ دەجێڕێ بڵێ هیچ شارەزای لە سیرە و لە تاریخیان نا، کەوتی نا دەتۆ جاهلی، وەرە با فێرت کەم. ئەی کە شارەزای بڵێ زەحمەت نەبێ پێغەمبەری خوا کەی وەفاتی کرد، دەڵێ ها وەڵا دەڵێن 12 ڕەبیع الأول وەفاتی کردووە. ئێ بڵێ شەرم ناکەی، شوورەی داد ناگرێت لە 12 ڕەبیع الأول پێغەمبەر وەفات کات تۆ بێ بیکەیتە ڕۆژی ئاهەنگگێڕان؟ آخر دەڵێن لەو ڕۆژە لە دایکیش بووە. ئێ کامیان دواترە؟ کامیان دواترە؟ ئێستا تۆ کوڕێکت خوای گەورە لە ڕۆژی 10 مانگ پێی بەخشیوی، 10 مانگی نۆ، و قەدەری خوا هەر لە 10 مانگی نۆشدا وەفاتی کرد. پێش ئەوەی بمرێت دڵت خۆش بوو وەکو عادەتی غەربیەکان، ڕۆژی لە دایک بوونەکە احتیفالی مەولید دەڵێنەوە لە 10 نۆ مناڵەکەمان لە دایک بۆ ئاهەنگی بۆ دەجێڕن غەربیەکان. بەڵام کە لە 10 نۆ وەفاتکە لەمە دوا دێن ئەو کارە بکەن. 10 نۆ تازە ڕۆژی خەفەت و ناخۆشیەکەیە، خۆشیەکەی لەبیر بردیتەوە، چۆن دەی ئاهەنگ دەجێڕیت؟ ئەنجا ئایا سەرخستنی ئەم دینە و سەرکەوتنی خۆت لە دنیا و لە قیامەت و بەختەوەربوونت بەوە دەبێت، یا بەوە دەبێت دەست بە دینەکەی خواوە بگری، شوێن سنەتی پێغەمبەرەکەی کەوی عەلەیهی سەڵاتو وسەلام، لەسەر ئەو ئەساسە لەگەڵ ئیمانداران یەکترت خۆش بوێ، تەعاون و هاوکاری لەسەر بر و تەقوا بکەی، دیفاع لە دینەکەی خوا بکەی، هەر بێڕێزی و بێئەدەبیەکی بەرامبەر ئەو دینە و بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام سنەتەکەی دەکرێت ڕوبەڕووی بیتەوە و ڕەدی بدەیتەوە. بەو شێوازە دەبێ براک، نەک تەخدیریان کردوین و بەنجیان کردوین تەواو بەڕاستی پێغەمبەرمان خۆش دەوێ عەلەیهی سەڵاتو وسەلام.